بیسەری پرۆگرامی هەفتانەن لە کوردستان 24ەوەم کاتتان باش. پرۆگرامی هەفتانە هەموو هەفتەیەکەم کاتانە پێشکەشتان دەکرێت بۆ ئەم جارەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان بن. پیاوێک بە دروستکردنی ماستا و ماوەی 45 ساڵە سرنجی هاوڵاتیانی ڕاکێشەوە. کچێک یەکەم کەسی خاوەن پێداویستی تایبەتە لەسەر ئاستی شاری دهۆک مۆڵەتی شۆفێری وەرگرتووە. لە شارە زۆر گەنجێک ماوەی 7 ساڵە 1000 فڕۆکەی بێفڕۆکەوانی دروست کردووە. هونەردۆستێکی ڕۆژهەڵاتی کوردستان 6 ساڵە بەرهەمی هونەرمەندانی گۆرانی بێژ دەپارێزێت. ئاسنگرێک لە دینارتە جۆرە ئاشێکی دەگمەنی هاڕینی سماقی دروست کردووە. لە شاری سلێمانی پیاوێک ماوەی 45 ساڵە پیشەی دروستکردنی ماستاوە و بۆتە جێگەی سرنجی هاوڵاتیان و خەڵکێکی زۆر لە خەڵکی فەرمانبەر و هەروەها خەڵکی سادەی ناوچەکەش سەردانی دوکانەکەی دەکەن. ئەو دەڵێ کە لە ڕێگەی دوورەوە هەیە یەک کاتژمێر دەبڕێت تا بێتە ئەوێ و لە ماستاوەکەی حاجی ڕەحیم بخواتەوە. نام عبدالرحیم علی عبدالرحیمە، تەمەنم والی 50 67 ساڵە. لەدەی قزەڵجە دایک بووم، قزەڵجە لای پێنجێن قزەڵجە لێ هاتمەتە سلێمانی. لە سلێمانی لە 74 ئەم چاخانەم هەیە. ئیتە خەریکی هەر فیرار بووم و هاتوومەتەوە دامناوەتەوە و ئیتە هەر خەریکی ئەم کاس بێ بووم. چاخانە بەس چاو ماست و شیرم هەبووە. ئیتر هێرکەڕۆن سوورەکردنەوە و ئەمانم هیچی نەبووە، چونکە چاخانە بێ هەر ئەوانەی هەبێ. لەخوا بەزارە ئیشەکەشمان باشە. بەسەر چاو ماسی خراپ بوو ناگرین. خزمیشی برام بێ باسم بۆ بێت یەک جار لێ وەرگرم، خراپ بوو لێ وەرناگرم. یعنی بازیانی باینجان و گاوانی و وەرمەزیار و باڕۆیی و زایر و شەرمەگا و ماسی ئەمانمان بوویە. ماسی خراپ بۆ ناگریش باش نەبێ ناگرە. شیرەکە شیر چاک نەبێت نایەنم. چا بەخوای خەڵک بە حەچە نەبێت کە 2000 زاپێ لەبەرەوەی چاک بێ، شتی خراپ بەکار نانی. ماستاوی چاخانەی حاجی ڕەحیمە یەکەم چاخانەی لە هەموو سلێمانیە، بەناوبانگترین چاخانەشە لە سلێمانیە. شازی ماستاوی هەیە لە هەموو سلێمان، ماستاوەکەی خەستە. ماستاوەکانی ناو بازاڕ نیوەی ئاوی زۆر تێکە، مەزە ماستی زۆر تێکە و ئاوی کەم تێکە. ئەوەی لەم شارە بێ سەردان بکە، حەد لە دۆلارەکەەوە هەتا ئاچێت دارۆخوا، هەتا سەرکاری، هەتا ئاچێت سەرچنار، هەتا لادیەکانیش. بەخوا لە تایبەتی بەخوا سلام هەیە لە سەرچنار و تەکسی کردووە بە 5000 ئەو کاتە. بە 5 هاتوو پێم ڕۆیەوە وایە بۆ سەرێکە ماستاوەخوا وەڵاهی لەبەر خاتی ئێوە هاتووم بە تەکسی. بەخێر بێ یاخوا. سەلام عەباس جان. با قوربانم بەڕێزی چاوی بنی. بەخێر بێ یاخوا. زۆر نەو خانمانەی کە بە هەوڵ و ماندووبوونی خۆیان هەوڵەدەن کە بتوانن سەرکەوتنی زیاتر لە هەر بوارێکدا کە پێیان خۆشە بەدەست بێنن. نەسی بایەکێک لە خاوەن پێداویستێ تایبەتەکانە کە کورسە باڵایە ئەو خانمە توانیوێتی وەکو مامۆستایەک ڕۆڵی خۆی بگێڕێت، هەروەها یەکەم ئافرەت بێت کە بە ئەرک و ماندووبوونی خۆی لەسەر ئاستی دهۆک مۆڵەتی شۆفێری وەربگرێت و ئێستاش کارەکانی خۆی بە شێوازێکی باش تێپەڕێنێت. ناوم نصیبا یاسین اسلامه، شتایی بوده سال 82 لە باژێرە ئەسفەهان وڵاتە ئیرانی هاتوومە دنیایە. خواندنا خۆ من وەرە خواندیە قۆناغا 12 پەیمانگەهە من وێرە خلاص کردیە. دەرچووە پەیمانگەها ماڵبەندی مامۆستایان دهۆکە نوکە دوو کارات کەم، کار سەرەکی من مامۆستایە
کار دیجی وای خوبش کمالا کرتا بالان کردستان لقیده های کارتیم دستک کارگریم برپرسا داره. اول نزدیک 11 سال از کارت کم وقت ما مستا و 6 سال من وانا گودینه سال دیجی من از وقت هاری کار را ببری بویمه احتمالا بو خلقه که بو قطابیان یا سیر بیدم بینن ما مستایتوان همین ما مستایکت آسایی نتونه ما مستایک و کرتبالات ادا بیدن او کرتبالات کارتی که نهندت کد گو بتر حشمه بکن تن کار خوب اومد بشن. سال 2002 چند کرتابالا که خدای ایک نصیب خانج ایک شوان کچابو بروی حزانی شرمکال دف لیشیانت مازنیل دف روش با روژه ایدی اف شرمشکان نصیبای شیانت خودری خستن بو خدان شیان گلی زحمت دید حتی شیای به دور گرتن پیمانگه ها مامستایان حتی بویا مامستا شما مستایه وانت دان اکم کرتابالا پارزگه ها دهود که برانبر کرتابالایت بو قناغایی که یا دوی یا سیه تو برانبر راوستی وانه که بیجی نتشتکی بصناحی الباجره دهود که راست اکم کشم لسر آست پارزگه ها دهو که من دستور داره ها جزنا ترمبیل ورگردیه یا شما پیچه بیتن از خدمت اکم چه بو تخا کرتابالا چه بو قطابیان و یا ما خدمته. لا شارە زۆر گەنجێک ماوەی 7 ساڵە خەریکی دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوە ناوەکو خۆشیاڵی لە کارەکەیدا سەرکەوتوو بووە توانێتی زیاتر لە 1000 فڕۆکەی بێفڕۆکەوان دروست بکاتەوە وەڵێ کاتێک کە سەیری فڕۆکەکانی بە ئاسمانەوە دەکرد خولای ئەوەی لەلا دروست بوو کە ئەویش ڕۆژێک بتوانێت داهێنانێکی لەو جۆرە بکات لە کۆتایشدا بە هەوڵ و توانای خۆی توانوویەتی سەرکەوتوو بێت لە کارەکەیدا. تقريبا 6 بۆ 7 ساڵە زیاترە بێ خەریکی ئەمیشەم و زۆر هەستێکی مناڵی بوو کە فڕۆکەمە بینی بە ئاسمانەوە زۆر حەزم لێ بەڵام لە وڵاتیەوە ئەو شتانە برۆی پێ نەدراتر لە ڕێگەی ئەوەی کە ئەنتەرنێت فراوان بوو منیش زۆر خولیای ئەم بوارە بووم و زۆر سێرمە کرد و زۆر حەزمە کرد عەشاکانیم دەستکەوێت بەڵام دەستم نەیەکە و ئیتر هەنێ هاوڕێم ناسی لە دەرەوە بوو لە ڕێگەی قسەکردن لەگەڵیانەوە عەشاکانیان بۆ ناردم وردە وردە دەستم کرد بە میشە هاوڕێی ترم ناسی لێرە کە زۆر شارەزا بوون لە ڕێگەی ئەوانەوە منیش توانیم زیاتر برۆ بە ئیشەکەم. زۆر خولیای ئەمەم و هەر ئیشێکیش خۆت حەز و خولیای خۆت بێ زیاتر برۆی پێ دێت و سەرکەوتووە بیتەیە. من زیاتر 1000 دانە زیاتریشم دروست کردەوە بەڵام جاری وا بووە بڵێن شکاوە دووبارە دروستم کردوێتەوە بڵێن بۆ هاوڕێشتیشم دروست کردووە ئەوانیش بۆ منیان دروست کردووە ڕاستی ئێمە هەیکەلەکەی بە کاملی دروست دەکەین و عەشیاکانی لێرە هیچ تۆڕەچیە هیچ شەریکەیەکمان نییە کە بتوانێت ئەو عەشیانەی وەکو ماتۆڕەکەی وەکو سێرڤۆکەی وەکو کۆنتڕۆڵەکەی دروستکە بۆیە مەجبورین لە دەروی وڵات بێنین ئێمە هەیکەلەکەی بە کاملی و هەنێ عەشیای هەیە بۆ نمونە تەل و ئەو شتانە لە ڕێگەی بڵێنی تەلی چەترمان بۆ بەکارهێناوە یان فلینمان بۆ بەکارێن تەپە دۆرمان بەکارهێناوە تایە تەختە سڵمان بەکارهێناوە بۆ تایانی تەرهیمات و شتمان تیا کردووە تا گەیشتین بە مەنجاو.
وەڵام من زیاتر وینگ دروست دەکەم باڵێکە هەم زوو دروست دەکرێت ینی مدەکەی کەمە ڕۆژێک تا 2 ڕۆژ تا 3 ڕۆژی پێچێ و فڕینی ئاسانە و زۆر عەزەتی بڵێن ماتۆڕ و باتری شتەکەی نایە. ئێمە کە سەیرانێکەکەن ینی من وەکو خۆم زۆر ینی بچم بۆ سەیرانێک ئەم عەشان لەگەڵ خۆم لەبم وەکو وایە هیچم نەکردبێ ینی خولیایەکی خۆم و حەزێکی خۆم. فڕۆکەی بە فڕۆکان جیاوازە لە فڕۆکەی کۆنتترۆل. ریمۆنت کۆنتترۆل ئەوەیە کە تۆ بە مەودای چاو دەیبینی و خولیایەکی بڵێن هیوایەتێکە وەکو هیوایەتێک بەکارێ. بەڵام فڕۆکەی بە فڕۆکان ئەوەیە کە وڵاتە ئەوروپیەکان بەکارێنن کە زیاتر بۆ گەشت و گوزارە بۆ بواری سەربازی و بۆ هەموو ئیشێک بکە بۆ ئیشی ڕقابەش بەکارێت کە لە ڕێگەی کۆمپیوتەر و ئایپاد وشتەوە تەحەکومی پێکەیت و ڕاستەوخۆ هەموو بەرمەجە شتێک لای خۆتە ینی هیوایەتێک نییە لە هیوایەتێک دەرەچێت زیاتر بۆ بواری گەشت و گوزار و ڕقابە شتانەیە. لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان هونەردۆستێکی کورد ماوەی 60 ساڵە بەرهەمی هونەرمەندانی کورد و گۆرانی بێژان کۆ دەکاتەوە ئەو سەرڕای دەردسەرەیەکی زۆر توانێتی لە کارەکەیدا سەرکەوتوو بێت و بەشێک لە گۆرانیەکانی حەسەن زیرەکیشی تۆمار کردووە بە بەشێک لە کارە هونەریەکانی ئەو هونەردۆستە ببینین. من ڕەحمانی تەقیزادە متەوەلیدی 1315 ینی تەمەنم 81 ساڵە. ئەمن مدەتی 6 ساڵی مەشغوڵی ئارشیوی کاری فەرەنگی و هونەری بوومە. دەو مدەتەشدا زۆر مشکلاتم بۆ هاتووتە پێشێ و گرفتاری ماتووتە پێشێ وەلی چون عەلاقەم پێ بۆ بەردەوام بووم لەسەر کاری خۆم. هیوادارم پاش نەمانی من منداڵەکانم و نەوەکانم بە جوانی ئاگاداری ئەو ئارشیوەی من بن چون ئارشیوە تەنها مڵکیوان نییە بەڵکە مڵکی نەتەوەیەکیە. ماستە حەسەن زیرەک زۆر بارەزوو بووم. یەک دەفە تەشریفا تێدا باوەڕکەی خەنی بووم دەخدمەتیدا بووم ساڵێکی لەکەم ماڵەمە بووە 1 ساڵی دروست دەخدمەتیدا بخۆ بخان و خانەوادەی دوای ڕۆژی ماستە حەسەن یادیگارێک بوومە زەبتکەی و بلەخەرە هەمیشە دەمێنی تی بە چاوم نادێ لە ڕزایە ئۆرکێستەکان و ئەو شعری کوتە دێرەدا معلومەکە ئەگەر پاشەوەی کە بۆ پخشکەمەوە هەموو شتێک بەرمەلا دەبیانی ڕۆشن دەبیتە. ئەو دڵی وەک بتپەرستێک ڕوو ئەکاتە چاوەکەت نوێژ ئەکا بۆ تیشکی چاو و زولفەتێک ئاڵاوەکەت. ئەو ڕۆژنامە ئیتلاعاتە چەند جڵدمانە جزئی ئارشیو نەکردویتمە ئارشیو کە ئیستفادە لێ دەکەین تاریخی مەعاسرەیدی ینی 58 هەیە لە 6 جڵداندا کولیە ئیتلاعاتی ڕۆژ بە ڕۆژ ڕۆژنامەکان چاپ کراوە ئەوە دێرەدانە. میدەوارم جوانەکان بگەڕێنەوە کارهای فەرەنگی و هونەری ئەو جوانانە ئایندەیمە دەتوانن سازکەن ئایندەیمە ڕۆشنکەن. میدەوارم هەمیشە موفق بن خۆش لە لحاظ فەرەنگی و هونەری واقعا دەجامعەیدا خدمەتگوزار و هەمیشە نمایان بن ئینشاءڵڵا بۆ میری خودای. ئەو شەوەکی یادگاریە 13 فەروەردین ماهی ساڵی 1350 مەزیستەشی دۆستانەمان گرتووە زۆر خۆش وەختین
کە بە هونەرمەندی بەڕێزمان ئاغای زیرەک هونەرمەندێکی بە نێوبانجی قەدیمی کوردستانە کە مای افتخاری مەهەمانە. ئومیدەوارم موفەق بین و ئومیدەوارم هەموو دۆستان شاد بن. ئاسنگەرێک لە ناوچەی دینارتەی سەربە دەڤەری ئاکرێ هەستاوە بە دروستکردنی ئاشێکی تایبەت بە هاڕینی سماق لە بەرەوەی کە ئەو دەڤەرە دەوڵەمەندە بە بەرهەمی سماق و ئامێرێکی تایبەت بۆ هاڕینی سماقەکان نییە ئەو توانێتی ئاشێکی تایبەت بەرهەم بهێنێت کە لە ناوچەکەشتا کەمەوە لە بازاڕیشتا کەم دەست دەکەوێت. ئەو دەتوانێت ڕۆژانە 160 کیلو سماق بهاڕێت. صلا نوطيها نوطي كم داسوي تحدودي وما قالوا ما صباب عالمي تشيت كرنو اساسا من اجازه بخو چگر اف غیران افسر دهات از نشم ابرگه گازدار حکومت کم به حکومت بو من چناکت نخیر ابرگه حال ما هم بکه همیش دی بخوقتین من بر خدای شول حدادی نما مگوت ما از بوش دبرام سماق گلک ازوره از بوش ناشم آشک سماق دست خوب بخم یعنی که چیکم دروج اسبی ببین اساسا من دا گوران کاری اخزته دا من وقتی اوقات من اینا بردا گوران کاری من اخزته جارا قدیم بردا به بر خدمت نلبی حکو نلبی مگود سماقی بینن من تلیسا که سماقی من هبی المال من سماق من پیدا کرد مالره مس تلیس سماق داد گرتن مد بره هبلری بخود هرا و عالمه که پاونه بخود کتاب جونیت کتاب گل زحمت براد بر راستی و من تقامش مشهور به سماقی اساسا مگود ما از بوچ نوچم آشک سماقی چیکم اف اوش من تقریبا 3 روزا درستی از پی بابی حتی من چکریه 3 روزا و من تجربه واسه کردید ساعت دا 106 کیلو انتخاره 106 کیلو هرید و ما فکر اگه خود حسیت صنعت خو برفره بکین اباش من چکریه ابا بودیت هزینه کو یعنی اب خل بیجین گیب کرد بكهرباء شغل كات وما البرها جا خد عسكات اوش مثلا اوش سماق ما تشيكر الديوه اوش برنج تشيكين اوش اوره تشيكين خرماقوت كوي تشيكين افشته هو ما كودي درگاه اون آشاد ایرانی نه بنا آشاد ترکیه اون ایرانیه بلا بنا آشاد کردستانه بلا ایران آشاد مبکری لا ماوەی ڕابردوودا لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەی کتر هەر شاد و بەختەوەر بن.